هێرشی داعش بۆ سەرگوند و هێزە کاکەیەکانی باشووری کەرکووک بەردەوامە و تا دێت فشارەکانی ئەو گروپە تونڕەوە بۆ سەر ئەو کەمینە ئاینیە چڕتر دەبێتەوە. بە تایبەت لە ماوەی مانگێکدا 8 هاوڵاتی و پێشمەرگەی کاکەی بەهۆی هێرشەکانی داعشەوە گیانیان لەدەستداوە و نزیکەی 15 کەسیشان لێ بریندار بووە و 2 کەسیشان لێ ڕفێنراوە. دواهێرشی داعش شەوی شەمە بوو کە بۆ سەر خاڵێکی سەربازی کاکەیی ئەنجامیدا و دوای شەڕێکی دەستەویەخا 3 پێشمەرگەی هێزە کاکەیەکە گیانیان لەدەستدا و 9 پێشمەرگەی تریشیان بریندار بوون. ئێمە وەکو ڕۆڵەکانی کاکەی ئەمە یەکم کەسمان نییە، هەم بەدبەختین دیتر بەرامبەر ئەو کە بەناو ئیسلامانە کە ئیسلامیش نین هۆتانە باشە زانین دیتر دەستی کیە و پاڵپشتی کیە دش بە بەڕاستی ملەتی کۆ. هێزی پێشمەرگەی کاکەی لەلایەن هەرێمی کوردستانەوە و بۆ پاراستنی ناوچە کاکەی نیشینەکانی باشووری کەرکووک پێکێنراوە، بەڵام کاکەیەکان گلەییان لەوە هەیە کە هێزەکەیان وەکو پێویست لە ڕووی پێدانی چەک و تەقەمەنیەوە پشتیوانی نەکراون. داواکەین چەک قورسیان بدەنیە نە چەکیاندانە سەفی 4 فێشیەکە 2 تەقە 3 تەقاکە ئەوێسیە تەقە ناکە ئەو چەکانە چەک باشیان بدەنیە وەک باقی پێشمەرگەکان. کێشمەکێشی نێوان داعش و کاکەیەکان چڕتر بوویەوە کاتێک کۆتایی مانگی ڕابردوو مەفرەزەیەک چەکداری داعش هەڵی کوتایە سەر گوندی عەلوەت پاشای باشووری کەرکووک و پیاوێک و 2 ژنی کاکەییان گولەباران کرد و گەنج و ژنێکشیان بەرەو حەویجە ڕفاند. لە بەرامبەریشدا هێزی کاکەیەکان هەڕەشەی تۆڵەکردنەوەیان لە کەسوکاری داعشەکانی حەویجە کرد. ئەوان خۆیان سەرەتا خۆیان بە ئیسلام ئەزانن، ئێمەش بە دژی ئیسلام ئەزانن، کاکەیەکان بە کافر ئەزانەوان. ئەوان ئێمە کاکەی یەزیدەکان چۆن یەزیگەریان ئەنفا کردوێ و هەمووی کچەکانیان بردو هەمویان فرۆشت و دەیانوێت ئەوان شووە کاکەی بکەن بەس خەویان خاڵە خەویان خاڵە ناتوان بێن یەک بەست بێنە پێشەوە بۆ ناو گوندەکانی کاکەی و بۆ ناو خاکی پیرۆزی کوردستانیش. کاکەیەکان لە ئێستادا بە گوندنشین و مەدەنی و هێزەکەشیانەوە لە باشووری کەرکووک لە حاڵەتی ئامادەباشیدان و جەخت لەسەر چۆڵنەکردنی زێدی باو باپیرانیان و بەرەنگاربوونەوەی هێرشەکانی داعش دەکەنەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.